ڕاگەیەندراوەکەی ئەمڕۆی وەزارەتی ناوخۆی هەرێم و بەغدا کاردانەوەی جیاواز بەدوای خۆیدا دەهێنێت. بۆچی ئەو ڕاگەیەندراوە لەو کاتەدا بە مەترسی دەبیندرێت؟ ئەمڕۆ وەزارەتی ناوخۆی هەرێم و وەزارەتی ناوخۆی عێراق لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا گروپێکی سەربەگەری لا تۆمەتبار کرد بە ئەنجامدانی یاگرکەوتنەوەکانی هەولێر و دهۆک و کەرکووک. هاوکات نوێنەری وەزارەتی ناوخۆی هەرێم لە کۆنگرەکە ڕایگەیاند دوو لەو تاوانبارانە سەر بەهێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانن. لەم بارەوە کەمال ڕەئوف نووسەر و ڕۆژنامەنووس ڕایگەیاند تۆمەتبارکردنی دوو لایەنی کوردی بە سوتاندنی بازاڕەکانی هەولێر و کەرکووک شەرعیەتدانە بە لەشکرکێشی سوپای تورکیا و ڕێگەخۆشکردنە بۆ پەلاماردانی سلێمانی. ناوبرا وتیشی ئەم هەنگاوە دەبێتە خۆشکردن و فراوانکردنی ئاگری شەڕ و هەرێم و خەڵکەکەی سوتەمەنی شەڕەکە دەبێت و شەڕ دەچێتە قۆناغێکی مەترسیدارترەوە. جێی باسا ناوەندی توێژینەوەی ستاندەریش لەبارەی کۆنگرەکە ڕایگەیاند ئەو تۆمەتانە هەر لایەک کردبێتی کارێکی تێکدەرانەیە، بەڵام بڵاوکردنەوەی لێسادا دەچێتە خزمەت تورکیا و دەبێتە پاسا و بەدەستیان بۆ ئەوەی زیاتر ئۆپراسیۆنەکانیان لە هەرێمی کوردستان فراوانتر بکەن. ناوەندی توێژینەوەی ستاندەر ئاماژەی بەوەش کرد کەوا ئەو کارە قێزەونە هەر لایەک کردبێت دەستی تێکدەرانەیە. خۆ ئەگەر سیناریۆ و دروستکراویش بێت ئەوەیان بەڕوونی دەری دەخات کە حکوومەتی هەرێم و بەشێک لە دەسەڵاتی بەغدا زیاتر یارمەتی دەری تورکیا دەبن و هەرێمی کوردستان بە تەواوی دەکەوێتە مەترسی، چونکە تورکیا لە دوای ئۆپراسیۆنەکە ناوچەکە ڕادەستی حەشد و سوپای عێراق دەکات نەک پێشمەرگە.